ینی منطلقی ئێمە بۆ گفتوگۆکان لە بەغدا ئەوەیە کە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور مافە دەستورەکانی پارێزراو بێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجی هەڵی سیاسیەکان نەدەن لێرە پرسی جەوهەری ئێمە خەمەکانی خەڵک و مەسلەی بژێوی ژیانی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران بووە و هاوکات مەسلەی ناوچە جێناکۆکەکان و ئاوارەکان و ئەو وەفدانەی کە لە ڕابردوودا نوێنەرایەتی کوردیان کردو و چوونەتە بەغدا و زۆربەی کاتە وەفدانە تێکەڵەیەک بوونە لە وەفدی حیزب و حکوومەت و هەم ینی لەسەر هەردوو ئاستەکە تێکەڵ کراون و قۆرخیش کراوە لە نێوان لایەنێک یا دوو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان و هەمیشەش خەمی گەوریان بەدەستێنانی استحقاقاتی حزبی و مالی خۆیان بووە لە بەغدا بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتیەکانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو وەزانن ئەمەی بەرەنجامی ئەو گفتوگویانی لە ڕابردوودا لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە قۆناغ بە قۆناغ جگە لە نەهامەتی جگە لە نوسکۆ جگە لە شکست بۆ هەرێمی کوردستان هیچی بەدوای خۆیدا نەهێناوە باشە ئەو وەفدانەی پێشووتر ئەچووم وەفدەکانی پێشووتر کوا خەمی ئەساسی ئەوان مەسەلەی خاک بوو کوا مەسەلەی ناوچە جێناکۆکەکان بوو ئەسڵەن ئەوە تا ئێمە ئەو ناوچانەمان ئێستا بە تەواوی لە دەست یعنی ئەم وەفدانە بە بەردەوامی دەستکەوتی حزبی هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی مەنسەبەوە لە ڕووی پۆست و مەناسیبەوە ینی کراوەتە مەبنای گفتوگۆکانی ڕابردنی ئەوانەی کە تێوەگلاون لە گەندەڵی هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقەمانەی کە زۆر جار تەمان سەفەقات هەبووە لە ئەوانە تەمەنەوە بە تەئکید ئەوانە ناتوانن نوێنەرایەتیش ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی